بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. خوشکان و برانی بەرز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم کە لە خزمەتتاندام کە لە کۆڕ و مەجلیسێکی ئاوا کۆڕی ئیمانی و زیکری خوای گەورە موفەقی کردین ئەم جارەش بە یەکتر شاد بینەوە. خۆشەویستان، دیارە بابەتەکەم لەژێر ناونیشانی بەهای ڕەوشتە. طبعا گومان لەوەدا نییە هەر کەسێک بە ڕێگایەکان دەگاتەوە خوای گەورە، هەر کەسێک بە ڕێگایەک لە ڕێگایەکانی خوای گەورە خوا لێی خۆش ئەبیت، هەر کەسێک بە ڕێگایەکانی خوای گەورە داخلی بەهەشت ئەبیت. ڕێگاکانی گەیشتن بە خوای گەورە سوبحانه و تەعالە زۆرن، هەر یەکەی بە شێوازێک ئەتوانیت ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینیت. ئەگەر تەماشای کولەن تەماشای ئاینی پیرۆزی ئیسلام کەین، ئەو ئاینەی کە ئێمە پەیڕەوی ئەکەین، ئاینی پیرۆزی ئیسلام لە دووشت بەدەر نییە. بەشێشن لە عیبادەت بینی خوا و بینی شەخسەکانن، بینی عەبدەکانن. بەشێشی تری عیبادەت بینی شەخسەکانن، یعنی حقوق و مافیان بەسەر یەکترەوە هەیە. خوای گەورە کۆمەڵی حەق و مافی لەسەر ئێمە دانایە، ئەبێ لۆی جێبەجێ بکەین بینی ئێمە و بینی خوای گەورە. لێرە خوای گەورە خۆی ساحێبە و خۆی قەرار ئەدا و خۆی بڕیار ئەدات. ئەو عیبادەتانەی کە حقوقن لە بینی ئینسانەکان بە شێوەیەکی گشتی کە ئەتوانین پێی بڵێن مرۆڤ دۆستی، چێ ئەتوانێت خەیر الناس بیت، باشترینی کەسەکان بیت لە بۆ کەسەکان. ئامانجی من ئەوەیە کە ئەمەوێت تیشی بخەمە سەر. خۆشەویستان، بەشی سلوکیات بە شێوەیەکی گشتی هەڵس و کەوت و لە کردار و لە گفتار کە مرۆڤەکان ڕۆژانە ئەنجامی ئەدەن، ڕۆژانە مرۆڤەکان بەرکەوتیان ئەبی لەگەڵ یەکتر. بۆیە پێویستە ئەم ئینسانانە بەهای ڕەوشت بناسن، بە تایبەت لە سەردەمێکی وەک ئەمڕۆدا، بە تایبەت جیلی نوێ کە ئێستا لە دوای 2000ەوە جیلێکی نوێ پەیدا بووە، لە سەردەمێکە ئەژی سەردەمێکی فەوزەوی، لە سەردەمێکە ئەژی ئەو جیلە ئەو گەنجە ئەو نەوە نوێیە لە قۆناغێکە ئەژیت لە سەردەمی فەسادی چاوی بە دنیا هەڵهێنایە، لە سەردەمێکە چاوی بە دنیا هەڵهێنایە کە قەیرانی سلوک و ڕەوشت و ئەخلاق و دابوونەریتە، کە ڕۆژ لۆ ڕۆژ زیاد ئەکا بەداخەوە، کە بۆتە سەرەتانێکی کوشندە لە ناو خێزانەکان. زۆربەی خێزانەکان بەدەستیەوە ئەناڵینن مەگەر خێزانێک خوا سەتری کرد و حفزی کردبیتن. بۆیە پێویستە خۆشەویستان ئەم بابەتەی زۆر بەجددی وەربگرین. هەمومان ئەزانین یان گوێمان لێ بووە یان ڕۆژانە ئەی بیستین ئەی خوێنینەوە فەزلی نوێژ، فەزلی ڕۆژی، فەزلی حەج، فەزلی زەکات، فەزلی سەدەقات، فەضائیلی ئەعمال لێرە و لەوێ بە زۆر شێواز و زۆر نەوعی گوێمان لێ بووە. ئەگە بێتە باشەی فەضائیلی ئەخلاق و سلوک و ڕەوشت و هەڵس و کەوت و دابوونەریت بکەین، بێگومان ئەوەش بەدەرنیە لە فەضائیل کە فەضلی زۆر گەورەی تێدایە. خۆشەویستان، خوای گەورە فەرمێت ومن جاهد فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين. ئەوەی هەوڵ بدا و تێبکۆشی و شەو نخوونی بکات
بگات بە خوای گەورە ئەوە خوای گەورە زۆر ڕێگا و وەسیلەی داناون زۆر دەرگای داناون لە کام دەرگا ئەچێ ژۆر لە کام دەرگا داخلی بەهەشت ئەبی ئەگەر لە هەر کەسێک بپرسی کەسێکی موسڵمان کە خۆمان دوو ئەکا و عیبادەت ئەکات کە خۆ بە دوور ئەگری و خۆ لە گوناحان خۆ ئەپارێزی ئەگەر لێی بپرسی هەدەف و ئامانج و مەبەستت چییە لە کردنی چاکەکان و لە نەکردنی خراپەکان ئەفەرمێ ئەمەوێت تەنها داخلی بەهەشت بم خوای گەورە لێم ڕازی بیتن لەوەی زیاتر نییە خوای گەورە لە قورئانی پیرۆز لە سوورەی تەها لە ئایەتی 75 و 76 بزانن چ ئەفەرمێتن ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ومن يأته مؤمنا کەسێک بە لیقای خوای گەورە شاد بێ و ئیماندار بێت ئەهلی ئیمان بیت قد عمل الصالحات لەگەڵ ئەو ئیمانە کردەوەی صالحی ئەنجام دابیت خوا فەرمێت فأولئك لهم الدرجات العلا ئەم جۆرە کەسانە پلەی بەرزیان هەیە لە ڕۆژی قیامەتدا کام دەرەجاتی علا أفرمت جنات عدن تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك جزاء من تزكى خبرك لكوتاي آياتك يا كسي باوردار بيت عملي صالح بيت خواي قوري خاتن درجاتي علاي بقسمة أكاد لروجي دوايدا شي أويك درجاتي علاي شين دريا جنات چەند بەهەشتانێکن کە خوای گەورە ڕۆژانەی ئەی ڕازێنیتەوە لۆ ئیمانداران بەڵام چێ ئەو جەناتی عەدن کە خالیدینە فیها کە تەجری من تحتها الأنهار خالدین فیها فەرمێ وذلك جزاء من تزكى ئەو بەهەشتە ڕازاوی کە خوای گەورە خۆی وەسیەکات لۆ چێیە لۆ کەسێکە وذلك جزاء من تزكى کەسێک بەڕاستی بە معنای کەلیمە خۆی پاکرد بێتەوە تەزکیە یعنی خۆ مەشغوڵکردن بە هەموو ئاکاری جوان خۆ خاوێنکردنەوە لە هەموو کاری ناشرین لە هەموو سلوک و هەڵس و کەوتەشی ناشرین وذلك جزاء من تزكى یعنی معادلەکە دیارە خۆشەویستان چێ ئەتوانێت خۆی بڕازنیتەوە بە کردار و گفتاری جوان چێ ئەتوانێت خۆی بە دوور بگریت لە کاری دزێ و ناشرین و قێزەوەن کەسێکەوە بتوانیت وذلك جزاء من تزكى بەهەش لە ئەو کەسەیە کە ئەمە سیفەتیتی سەرنجتان ڕاژیشم بۆ لای سوورەتی والضحى عفوا والشمس وضحاها ئەو سوورەتەی کەوا زۆربەی موسڵمانان لەبەریتی کە ڕۆژانە دووبارە ئەکەینەوە یەک سەرنجی وردی تێدایە كخواي قول أفرميت أعوذ بالله من الشيطان الرجيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها دواي أمهم سوين خوارنانا أفرميت قد أفلح من زكاها دوای ئەم هەموو سوێندانە کە خوای گەورە سوێند بەم هەموو شتانە ئەخوات کە فەرموون 11 شتن دوای ئەو هەموو سوێندانە خوا ئەفەرمێت قەد ئەفلەح من زەکاها بەڕاستی سەرفراز و براوەیە چێ کەسێک کە بەهای ڕەوشت ئەزانێت قیمەتی ڕەوشت قیمەتی سلوک قیمەتی کردار و گفتاری جوان هەڵس و کەوت و مامەڵەی جوان دوای ئەم هەموو سوێندانە ئەو جا خوا فەرمێ قەد ئەفلەح من زەکاها جێی سەرنجە زۆر وردە ئەگەر بێت و بگەڕێنەوە سەری ئاەت لەسەر ئەم ئاەتانە بوەستین تەفسیر و ڕاوەیان بکەین ئەو جا ئەفەرمێ قەد ئەفلەح من زەکاها خۆشەویستان خۆڕازانەوە بەکاری جوان ڕەوشتی جوان لە دوو حاڵەت بەدەرنیە هەندێکیان بۆ خۆیان سیفەتی خەڵقین تێیاندایە هەندێک کەس بۆ خۆی وایە سیفەتی خەڵقی تێدایە بۆ نمونە دەم بە پێکەنینە هەندێک کەس بۆ خۆی وایە نەرمە بە حەیات شێل و نابیت هەڵناسیت هەندێک کەس پێچەوانەی ویە
ئەوانەی کە سیفەتی خەڵقین لەگەڵ ئینسانە خەڵق بوون لەدایک بوون نیعمەتێکە خوای گەورە بەو کەسەی بەخشیە. هەندێک لەو سیفەتانە ئەبێ ئینسان بە مجاهدە یعنی بە زۆردی لە خۆکردن بە خۆڕازاندنەوە بەو کارە جوانانە بەدەستی دینیت، یعنی زۆردی لە خۆ ئەکات. بۆ نمونە کەسێک لە خلقەتی وایە زۆر قسە ئەکات، حەز و ئارە زۆر قسەکردنە، بەڵام دێت لەبەر ئەوەی زۆر قسەکردن ئیشەشی باش نییە مەگەر ئیلا قسەی خەیری بیت دێت زۆردی لە خۆ ئەکات، خۆ ڕادینیت، زەخت لە خۆ ئەکات کە قسە نەکات ئیلا قسەیەکی باش نەبیت. کەسی لە هەمان کاتیشدا زۆر حەزی لە قسەیە، بەڵام دێت خۆ ئەگریتەوە، زەخت لە خۆ ئەکات، نەفسی خۆی ئازار ئەدات، قسە ناکەم، زەبتی نەفسی خۆمەکەم. ئەگەر ئینسان کەمتر قسەی کرد بەڕاستی سەلامەترە. یان بۆم هەندێک کەس ئەبینی فیتڕیەن وایە بەدەستی چەپنا نەخوات کە لە دایکە بی ئاوایە، سیفەتی خەڵقیە، بەڵام دوایە کە پێ ئەگات و تێ ئەگات کە ئەزانی نان خواردن بەدەستی ڕاستە و خۆپاکردنەوە بەدەستی چەپە دێت تێکۆشیت، مجاهدە ئەکات، دێت خۆی ئەگۆڕیت. بۆیە خۆشەویستان ئەوانەی کە تێیاندا سیفەتی خەڵقی وەهوتم نیعمەتێکی خوای گەورە بە قسمەتی کردی، ئەوەی کە تێیدانێ ئەتوانێت بە خۆماندووکردن، بە شەو نخۆنیکردن، بە خۆپەروەردەکردن، بە زەخت لە خۆکردن، هەموو کارە ناشرینەکان وەولانێت، هەموو کارە جوان و خۆشەویستەکانیش لە خۆیدا بینیتە دی. خۆشەویستان ئێمە بەر لەوەی کە لە قیامەتدا پاداشتی ڕەوشبەرزی وەربگرین گومانی تدانێت کە لە ژیانی ڕۆژانەماندا ئیسفادەی باشی لێ ئەەکەین، چونکە ئەمە دووسەرەیە ڕەبتی هەیە، ئەمە شتێکە عەلاقەی پەیوەندی بە خەڵکەوە هەیە، ئەوە حقوقن لەئانی مرۆڤەکان ئەبێ لە بەرامبەر یەکترا پەیڕەوی بکەن. کاتێک کەسێک ئەگە لە شوێنێک دەستپاک ئەبێت، دەمپاک ئەبێت، داوێن پاک ئەبێ، ڕازگۆ ئەبیت، خیانەت ناکات، زیانی نییە، بەدەست بە زوبان خەڵک لێی مرتاحە، یەک ئەوە خەڵکی ئیسفادەی لێ کرد، کۆمەڵگە حەسایەوە، کۆمەڵگە ئیسلاحەتی کرد، ماندوو نەبوو، خەڵک ئیسیفادەی لێ کرد، پێی مرتاح بوو، بە دراوسێتی خۆشحاڵ بوو، بە ڕەفیقایەتی خۆشحاڵ بوو، ئاسوودە بوو، بەختەوەر بوو، نەفعی هەبوو، سوودی لێدی. ئەمە لە دنیادا. ئەمە ئەگەر ئاوەش تەماشا نەکەین وەکو فەضلێک، چۆن ئەڵێم ئەمن دێم پێنج فەرزە دێم نوێژ لە مزگەوت ئەکەم بە جەماعەت ئەکەم، بۆ چونکە فەضلی جەماعەت زۆرە. دێم بە ڕۆژی ئەبم، ڕۆژی سونەت ئەگرم، لۆ چونکە فەضلی بە ڕۆژوو بوون فەضلی زۆرە. دێم عومرە ئەکەم، سەدەقە ئەکەم. خۆشەویستان لە هەمان کاتیشدا پابەندبوون بە ئەخلاق و ڕەوشت و خۆڕانەوە بە کاری جوان فەضائیلە، فەضلی زۆر گەورەی تێدایە. دەی باشە هەمومان حەز ناکەین بزانین بە چ ئەچینە بەهەشت، هەمومان حەز ئەکەین. ئەبوو هورەیرە ڕزای خوای لەسەر بێت ئەفەرمێت سوئیلە رسول الله صلى الله عليه وآله وسلم فرمي پرسیار کرا لە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام، پرسیاری چی لێ کرا؟ عن أكثر ما يدخل الناس الجنة. فرميان يا رسول الله صلى الله عليه وآله وسلم زورترين أو شتاتية كإنسان أخاتا ناو بهشتوا. عن أكثر ما يدخل الناس الجنة. تشتيك بكين يعني تشتيك وما لك بزوريني مروفكان داخلي بهشت بكات. پیغمبر إخوة عليه الصلاة والسلام بدو كلمة جوابي داوة: تقوى الله وحسن الخلق. تقوى الله بين خوت وخوايا، حسن الخلق بين تو بين خلقه. يعني أبي هردو لا أقاد لي بيت ها زور كسمان هي عليت أمن شوروش خريشي عبادتم بلام لولا سلوك وروشتو هلسو كوتي لقل دراوسي وكوملقاو دورو برو دوائرو همو دورو برو خوي خرابا آية ومستحقي أوي كداخلي بهج بيت نابي ليك جابنوا. تقوى الله وحسن الخلق وكدو بالوان بيني خوتو خواي خوت ريخا بيني خوتو خلقش ريخا أتو يكيشي لو زوريناني كداخلي بهشت أبيد.
فرمي وسئل عن أكثر ما يدخل الناس النار لهمان كذا بسالش ليك يا رسول الله صلى الله عليه وآله وسلم أي زورتريني أو شتتيك خرك كان في أسنى دوزخوا فرمي الفم والفرج دم عورت زبان عورت أمانة زورتريني خلق كان داخل جهنم كان خوابنا ماندا كوش زار هم بيوندي لبين تو خواهيا هم بيوندي لبين تو خلق شاهيا باراستني أو دوانة زامنة لبوتونا بهشت وبنباراستنيان زمانتي ناو دوزخت في أدن أو قصي بيغمبر عليه الصلاة والسلام تخوايا وسرنزك بدنا أو كوملقي أو رو استامان زور بي أو مشاكلاني كإستا لناو كوملقهن لو دوي زياتر هي أو زباني كبوت بلاي سر أو نعمة قوري أو بارسا قوشتا قسكوكي كزورترين كاري باشي في أكري وزورترين كاري خرابيش في أكري برون تماشي كيسا كان كلا محكمة أواني لسر داوين بي سي توشي مشاكل بون چەند هەزاران کەس سەری ناوە لە پێناویدا کوژرا و ڕۆیشت کەوتە بەندیخانە سزادرا ئابڕووی چوو مەسرەفی ڕۆیشت لەکەدار بوو کەسایەتی ڕۆیشت بێحیسابن ئەم دوو ئەندامانی لاشەی ئینسان ئەگەر نەپارێزرێن ئینسان تووشی هەلاکەت ئەکات ئەبی دەرداء ئەفەرمێت ڕزای خوای لەسەر بێت فەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم أفرمت ما من شيء أثقل في ميزان المؤمن يوم القيامة من حسن الخلق أو من حسن خلقه أفرمت للرجي قيامة دا هيتش تيك لميزان إيمان دار لو قرسترنية لسلوكو هلسوكوتو روشتي زوان حسني خلق خوشويستان وشيء جامع مانع پیغمبر صلى الله عليه وسلم لو أو شيء ليقرد حسن الخلق آكار جواني وشيك جامع مانع حسن الخلق همو كارشي جوان أقريتو كمروفكان أنزام يدن برامبر بيكتر بيتوانكي همو أو كار ناشرينانن كدبيت أزيداني خلق بإنسان وبحيواني شوا أواني كسلوك الروشتيان جوانا والله لسر ريقاش أزيد لو حيوانك دروسنا كان والله دركي دارك بردك لسر ريقا لا أبد ميروليك لأودر دينيت بأوين خنشد حيوانك لناخوشك رزقار أكاد أوانا السلوشي جوان هلسو كوتن أوانا حسني خلق كس نازاني خوا بتيلي خوش أبيد بس خوا أزاني اما رجانا أو كردوانا أكين أو عبادتاني كرجانا أيكين كمان قاني هي صالاني هي حفتانية حمي أو كمان يرزا مدي خواي قورة بدزبينين أفرمي وإن الله يبغض الفاحش البذيء أي خواي قورة الرقيلتية لو كسيكوا سلوشي ناشرين بهل سكوتي بكرداري بقفتاري بزموزوليا كاني خلق أزيت أداد هەندێک کەسەیە زمانی بۆتە فتنەی گەڕەکێک فتنەی شارێک فتنەی عائیلەیەک فتنەی بەرەباوێک بەس ئەو زوبانە یەک قسەی کردیە دەڵێ باشە خۆی چم نەکرد یەک قسەم کردیە دەی وەڵڵاهی قسەیە کە فتنەیەک دروست ئەکات دەی وەڵڵاهی قسەیە کە حوکمێک ئەگۆڕێت قسە زۆر گرینگە خۆشەویستان ها وإن الرجل ليتكلم بكلمة لا يبالي بها تهوي بها إلى جهنم 70 خريفا كابلا قسيك في الرأي أداد يقسى أكاد جيش بنادا أو قسي بهاي تسندا بهوي أو قسيوا برقي حفطا صال شور أكلته ناو دوزخ أو جاء أقاتا بني دوزخوا تماشي أو فرموديك الخوشة ويستا فرموديك كأبي ثعلبي خشني أفرميت بيغنبري خوا فرميتي صلى الله عليه وآله وسلم فرمي أن النبي صلى الله عليه وسلم قال إن
أحبكم إلي وأقربكم مني في الآخرة مجالس أحاسنكم أخلاقا. إن حرف توكيد وتحقيق، يعني حرسي شكو قمانا نايلين أو بري ضلنياي يقين أخات النوض لإنسانوا. وفرمت إن الله كان عليكم رقيبا. زۆر کەس پێی وایە کە خوای گەورە ڕەقیب و چاودێر نییە، بەس خوا فەرمێ ئین الله، یعنی ئەی ئینسان بە مسقالە زەڕێک بە مێشکت دانێ بە خەیاڵت دانێ کە ئەمن ڕەقیب نیم. ئین الله پێغەمبەر فەرمێ ئین ئەحەبەکم ئیلەیە. ئەحەبە سیغەی تەفضیلە، بەڕاستی خۆشەویستترین کەستان لە لای من. فەرمێ ئیلەیە، خۆشەویستترین کەس لای پێغەمبەرچی صلی الله عليه وسلم. وأقربكم مني في الآخرة مجالسة. خۆشەویستترین کەستان لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، نزیکترین کەستان لە دنیا نا. فەرمێ في الآخرة، شوێنەشی گرنگی لێگرتیە، في الآخرة ڕۆژی قیامەت. مجالسا چه نزیکترین مەجلیسی هەیە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەحاسینکم ئەخلاقا، بڕاندیتەوە. چێ ئەتوانێت جوانترین کردار و گفتار بنوێنیت؟ چێ ئەتوانی بە کردداری جوان بە گفتاری جوان خۆی بڕازێنیتەوە؟ چێ ئەتوانیت؟ دەرگای واڵا کردیە، لە کۆمەڵێک لە قەومێک لە عەشیرەتێک لە ئومەتێک حەسری نەکردیە. فەرمێت چێ ئەتوانیت؟ ئین ئەحەبەکم ئیلەیە، خۆشەویستترین کەستان. وأقربكم مني في الآخرة مجالس أحاسنكم أخلاقا. أوي كزورترين وشاكترين وباشترين هەڵسوکەوت كردار ورفتاري جوانە بەرامبەر بە خەڵک. أي چه فەرمێت لە ئاخیری؟ فەرمێت وإن أبغضكم إلي وأبعدكم مني في الآخرة أسوأكم أخلاقا. أي چه لەلای من ئەفەرمێ زۆر قێزەوەنە، زۆر ڕقم لێی ئەبیتەوە، لە منیشەوە زۆر دوورە ڕۆژی قیامەت. ئەوانن کە هەڵسوکەوت و کردار و گفتاریان ناشرینە بەرامبەر بە خەڵک، کە معامەلەیان جوانی لەگەڵ خەڵک خۆشەویستان. کەواتە لە شۆنگەی ئەم ئایەت و ئەم فەرمودانەوە دەرەکەوی خۆشەویستان، سلوک ئەخلاق بەهای هەیە، بەها قیمەتی هەیە، سەنجی هەیە، سەنگ لای خوای گەورە حیسابی لۆ ئەکرێت. بە هەندی وەربگرن، بەو ناوە تەماشای بکەن کە ببنە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەو ناوە تەماشای بکەن کە بنە نزیکترین کەس لە ڕۆژی قیامەت، لە ڕۆژی ئاخرەت، لە ڕۆژی نەفسی نەفسی کە کەس بەهانەی کەسەوە نایەت. با نزیک بی لە پێغەمبەر عليه الصلاة والسلام. بەچی؟ أحاسنكم أخلاقا، بڕواتان بێ هەمومان ئەتوانین. بەس ئاخ ئەو نەفسە پیسەی ڕێنادات، ئەو نەفسە خراپەی ڕێنادات. تۆ خۆت بڕازینەوە بەشتی جوان، وەرە چۆن لۆ فڵان کەس تەنەززولەکەی، کو ئەوەی قبوڵ ئەەکەی، لە تو ناوەشێتەوە، وەرەوەی هەندێ نییە، لی گەڕێ، سەلامیشی لێ مەکە، مەرحەباشی مەکە. هەموو ئەو شتانە لە مێشی ئینسان کۆ بنەوە، ئەبنە بەربەست، ڕێگر لە بەردەم خۆڕازاندنەوە بە کاری جوان، بە ئەخلاقی جوان، بەتایبەت لە سەردەمێشی وەک ئەمڕۆدا خۆشەویستان. واللهی بە هەزاران شێواز، بە هەزاران ڕێگاوە، بە هەزاران باق و بریقەوە، بە هەزاران وشەی داتاشراوەوە، واللهی فێڵ لەو خەڵکە ئەکرێت، واللهی ئەخلاقی لێ ئەستێنرێت، لێی ئەدزن، بە پارە لێ ئەستێنن، بێبەهای ئەکەن، بێ ئەرزشی ئەکەن، ئەخلاقی کۆمەلگا ئەڕوخێنن، هەر جاری بەناوەک دێن. هیوادارم نەکەون ژێر کاریگەری ئەم شتانە. تەماشای قورئانکەن، تەماشای سنەتی پێغەمبەری نازدار بکەن عەلەیهی سەڵات وەسەلام. منداڵەکان فێر بکەن، لێ مەگەڕن کەونە کۆڵان، لێ مەگەڕن کەونە دەست ئەلکترۆنیات، کەونە دەست ئەنتەرنێت، کەونە دەست سەنتەرەکان، کەشتی خراپێت داکرێ بەداخەوە کە خەڵک بازی زۆری دایە. نامەوێ هەموو شتێک باز بکەم،
بەس وەڵڵاهی ڕۆژانەشی سەیرمان گوێ لێ ئەبین هەر لەو شارەی خۆمان هەموو شارەکانیش ئاوان و نەبی شوێنەکانی دیکە باشتر بن ئەزمێ خۆشەویستان بڕۆن لەوانی کە توش بوون کە تێکەوتین بزانن لە چەند دۆخێکە ئەژین بزانن هەست بە ژیان ئەکەن هەست بە خۆشی ئەکەن هەست بە بوونی خۆیان ئەکەن هەست بە قیمەتی خۆی ئینسانیەتی خۆیان ئەکەن لەسەر ئاسی تاک لەسەر ئاسی کۆمەلگا لەسەر ئاسی دەوڵەت لەسەر ئاسی ڕێکخراوەکان تەماشای بازاڕەکان کەن تەماشای تەلەڤیزیۆنەکان بکەن چ ئەبینە ڕۆژانە چ گوێ لێ ئەبین وەڵڵاهی هەمووی دوورکەوتنەوەی لەو ئەخلاق و لەو ڕۆژتە و لەو ئاکارە جوانانە لەو هەموو وەسفانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەویش لە دوای چ دێت نون والقەلەمی وما یەسطڕون لە دوای سوێند خواردن بە قەلەم ئەوجا خوای گەورەتە فەرمێت وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەوەی کە بووتە جێی سەرمەشق ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ئەخلاقە جوانەی خەڵکێکی زۆری ڕێنمونی کرد خەڵکێکی زۆری هیدایەتدا بەس بە ئەخلاق و ڕەوشتی جوان وەکو ئیمامی عەلی فەرمێت دعوا الناس وانتم صامتون بانجی خەڵک بکەن با موسڵمان بن بۆ ئیسلام بن بەس قسانیش نەکەن فەرمیان چۆنە بێ ئیمام خەڵک بانجی خەڵک بکات بەرەو ئیسلام بێت بەس یەک قسەش نەکا فەرمووی بئەخلاقیکم ئەخلاقتان جوان کەن خەڵک بۆ خۆی بەرەو ئیسلام دێت کردار و گفتارتان جوان کەن خەڵک بە خۆی بەرەو باوەشی ئیسلام دێت بەڵام خراپی کردەوەی موسڵمانان هەڵسوکەوت و مامەڵەی موسڵمانان بەڕاستی خەڵکانێکی زۆریشی لە دین دوور خستەوە تەماشاکە موسڵمانان تەسەڕوفاتیان کووە لەو دینە عەظیمە بەهرەمەند نەبوون سوودمەند نەبوون کەڵکیان وەرنەگرت کاکە وەڵڵاهی دیارە ئەو دینەش هیچی وەی تای نەکە ئینسان ئیستیفادەی لێ بکات هەر لەسەر دینە خراپەکەی خۆی بیکە خوا بزانێت چۆن هەر ئەوەی قەناعەت پێ دێتەوە کەواتە خۆشەویستان دین ئەوەندەی کردارە ئەوەندە قەولی نییە ئەوەندەی پەیوەندی بە شەخسەکانەوە هەیە ئەوەندە پەیوەندی بەخواوە نییە ڕوکنەکانی ئیمان شەشن هەمووی باڵتینین شاراون ئەمن نازانم ئەتوو نازانی دەرەجەی ئیمانبوونی من بەخوا و بە ئەرکانی ئیمان چەندە ئەمش نازانم ئیتو چەندە ظاهی هەردووکمان ئیماندارین ئەوە بینی خۆت و خوای خۆت لێی گەڕێ ئەرکانی ئیسلام هەر پێنجیان کە ئەوانە عەمەلین کە ڕۆژانە ئەیبینین مانگانە ساڵانە ئەیبینین ئەوانە تا ڕادەیەک پەیوەندیان بە خەڵکەوە هەیە بەڵام تەماشای ئەو هەموو عیبادەتەکانی تر بکە ئەگەر بێت و هەتا سبەینێ بەس بژمێرین خولوقی حەسەن چەندن لە یەکەوە دەست پێکا لە ژەنەر کۆتایی پێدێت بەدەیان مەحازەڕە و دانیشتن و کۆڕ و سیمینار کۆتایی نایێت هەندە زۆرن لۆ چونکە مرۆڤەکان پێویستن بەو هەموو خولوقە حەسەنانە هەیە بۆەوەی ژیانێکی شایستە ڕێک و پێک ژیانێکی پڕ ئاسوودە بەختەوەر مرتاح دڵ و دەرونی خۆش خەوێکی خۆش بکەی بەخۆشی بە سەفەر بچی بەخۆشی بێەوە ئاسوودەوی بە معنای کەلیمە خۆشەویستان وەڵڵاهی ئەو ڕۆ کۆمەڵگەیە لە ئاو زیاتر لە ئۆکسیجین زیاتر پێویستی بەو ئەخلاقە جوانانە هەیە لە نان و ئاو زەرورترە بە ئاگامان لە خۆمان بێت ئاگامان لە منداڵەکانمان بیت باشی جوانیان فێرکەین ئەگەر ناشتی خراپ فێر ئەبن دواتر ئەتوو بازەکەی ئەدەی ئەو جا ئەمنیش بازەکەی ئەدەم هەمومان پێکەوە بازەکەی ئەدەین کە کەسێک خراپ بوو هاتە ناو کۆمەڵگە شێوە زیانی لۆ هەمان هەیە ئەگەر کەسێکی جوان بوو ڕێک و پێک بوو هەڵس و کەوت و دابوو نەریتی جوان بوو هەمومان بەیەکەوە ئیستیفادەی لێ ئەکەین خۆشەویستان کۆتا فەرموودە کە باسی یەکەم خۆشەویستان دایکی ئیمانداران عائیشە ڕەزای خوای لەسەر بێت ئەفەرمێ قال رسول الله صلى الله عليه وآله وسلم فرمي إن الرجل ليدرك بحسن خلقه درجات قائم الليل صائم النهار رواه أحمد وحاكم بس تماشوا فرموديكا زور كسمان هي لواني نتواني شونيش بكات معني أوني بيايشي خرابة دي والله لو نطاق عبادتي هي ناتواني زور شونيش بكات
هي هەر لەوانی هەر نەشکاتن سنەتن فەضائیلە ئەگەر نەشکا گونەهبار نابیت زیادەیە لەسەر نوێژەکان زیادەیە سنەتێک ئەیکات فەرز نییە لەسەری زۆرمان هەیە ناتوانێت بەردەوام بە ڕۆژی بیت ساڵ هەموو بە ڕۆژی بیت یان شەو هەر لە دوای عیشاوە حتا بانجی بەیانی کەس ناتوانێت لە شەو نوێژ بکات ئەوانەی شەو نوێژ ئەکەن ئەگەر زۆر شەو نوێژ بکە لەوانێ سعاتێک بیت لەوانێ سعاتێک بیت دواتریش ئینسانەوە بێتاقات ئەبی و خاو ئەبیتەوە و خەوی دێ و ڕائەکشێت خوا لێی قبوڵ کات کەسمان ناتوانیت چوار وەختی ساڵ بەس بە ڕۆژی بین ئللا 5 ڕۆژی جەژنەکان نەبیت کەسمان ناتوانیت بەس چێ ئەتوانی بگاتە دەرەزێ ئەو کەسانە چێ ئەتوانی ئەو فەزە بەدەست بینی چێ ئەتوانیت کەسێک بێت هەلە عیشاوە هەتا بەیانی نەخەوی بەس شەو نوێژ بکات چێ ئەتوانیت بەردەوام بە ڕۆژوو بیت فەزلی ڕۆژوەوانێک بەدەست بینی کە ساڵ تەنها 5 ڕۆژ بە ڕۆژی نەبیت ئەویش کە ڕۆژەکانی جەژنن پێغەمبەری خوا فەرمێت عەلەیهی فەرمێت ئین الرەجولە ئەوی دیسان تاکیدی کردیتەوە بەڕاستی ئینسان مرۆڤ پیاو زانبەسی پێ هەردووکە ژن و پیاو ئەتوانێت لە یودریک و بحسنی خولوقیه بگات بە دەرەزەی چێ ئەو کەسەی کەوا دەڕەجاتی قائمی اللەیل ئەو کەسەی کە پلەی گەورەی شەو نوێژ بەدەستدینیت ئەو کەسەی کە پلەی گەورەی بەردەوام بە ڕۆژوبوون بەدەستدینی بەچە ئەگاتێ بحسنی خولوقیه بەکردار و ئاکار و گفتاری جوان فەرقت نابێت دەگە ئەو کەسەی کەوا لە شەو ناخەوێ بەس شەو نوێژەکە تا ئەوەندەی کە خوا تەمەنی پێدایە ئەگاتە فەزلی ئەو کەسەی کەوا بەردەوام بە ڕۆژووە یەک ڕۆژ و ناشینیت ئللا جەژنەکان نەبیت وەڵڵا ئەگەی دەرزێ ئەو کەسانە وەڵڵا بەدەستی دینی بەس ئەزانن کە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم کە ئەو فەزلێت پێ ئەدات کە زانی زۆر گەورەیە بەڵام ئەزانی لەولاشەوە جێبەجێکردنی حوسنی خوڵق قورسە ئەیوێت پیاوی خۆی ئەوێت مەردی خۆی ئەوێت کەسی خۆی ئەوێت لەوە ئەو مەسەلەیە پەروەردە کرابیت کەواتە خۆشەویستان وەڵڵا سلوکیات هەڵس و کەوت ئەخلاق و ڕەوشتی جوان بەخوا پلەکەی زۆر گەورەیە ڕەوش زۆر بەبەهایە زۆر بەقیمەتە کەسانێک ئەتوانن کە لێ نەبڕاو بن لە بەینی خۆی و خوای خۆیان خۆیان یەکلا کردبیتەوە بەڵام خۆ ئەگەر هەمووشت پێ ناکرێت کاکە نیوەکەی بکە با نیوەی حوسنی خولوقت هەبیت خۆسەی بین نیوەی خەڵک ئیسفادە لێ ئەکات با بەشێکت تێدا هەبیت ئەی ئەگەر هەر نەتبی قوربەسەر ماڵوێران بە کۆمەڵێک گوناهەوە ئەگەڕێەوە بەر بارەگای خوای گەورە لە خوای گەورە داواکارم عاقیبەت هەموو لایەکمان خێر بکات وخوای گەورە بمان پارێزی لە هەموو کارێکی زێ و ناشرین خوای گەورە خۆمان و خێزان و ماڵ و منداڵ و کۆمەڵگەمان بپارێزیت لە هەموو ئەخلاقێکی ناشرین خوای گەورە موفقمان بکە بمان ڕازێنێتەوە بە هەموو کردەوە جوانەکان بە هەموو خولوقی حەسەنەوە ماڵ و مناڵمان پارێزراو بکات ڕامان بێنێت موفقمان بکات بۆ چاکترین و باشترین کردەوەی چاک وآخر دعوانا الحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة ما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين